کاتتان باش لەماوەی ساڵ ڕابردوودا دۆکومنتاریەکی BBC دەنگدانەوەیکی گەورەی بە درێفۆیدا هێناتە لە پلاتفۆرمی نەتفلیکس بڵاوکرایەوە کە بە دوواداچوون بوو بۆ ئەو دۆزینەوانەی کە لەلایەن زانکۆی کێمبریج و نزیکەی دە زانکۆی دیکەی نەبەوەکیەوە بۆ ئێشک و پشک و پاشماوەی نیاندەرتاڵەکان بە ئەشکەوتی شانەدەر دۆزرانەوە و لە ئێستادا ئێمە ئەمڕۆ دکتۆر ئێما فۆمەوە کە پرۆفسۆری یاریدەدەرە لە زانکۆی کێمبریج نکرێت بۆ لە بەسەر بۆ سەرەکیەکان لە پرۆژەی گەڕان بە دوای نیاندەرتاڵەکان لە ئەشکەوتی شانەدەر لەگەڵ ئێمەدایە چاپێکوتنێکی تایبەت لەگەڵ بەڕێزیان بۆ ئەنجام دەدەین. Good morning. بەیانیت باش دکتۆر ئێما، سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان دێت. بەیانیت باش. دۆزینەوەکانی ئەم دواییە لە ئەشکەوتی شانەدەر پێشکەوتنی گەورە بوون بۆ کایەی زانستی، هەروەها بۆ کوردستان. ئێمە زۆر دڵخۆشین کە لەو بارەوە قسە بکەین. لە سەرەتاوە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم چی وای کردووە شانەدەر زێت ئەوەندە ناوازە و جیاواز بێت بەراورد بەوانەی دیکەی لەوێ دۆزراونەتەوە. So there are various things. One is that we know that she's female. چەند شتێک هەیە، یەکێک لەوانە ئەوەیە کە دەزانین ئافرەت بووە لە کاتێکدا زۆرینەی دۆزراوەکان لە شانەدەر نێرینە بوون. بۆ ئەمەش چەند بەڵگەیەکی سربەخۆمان هەیە بۆ سەلماندنی ئەوە. هەروەها کەسێک بووە کە بەتەمەن بووە کە ئەمەش زۆر سەرنجڕاکێشە. هەروەها لە کۆتاییشدا ئەوەی چێکە لە گروپێک لە کەسانی سنووردار کە هەمویان بە دیاریکراوی لە هەمان شوێن لە ناوەڕاستی ئەشکەوتەکان نێژراون لە پێش بەردێکی گەورەوە. ئەگەرچی هەندێک لەو کەسانەی دۆزراونەتەوە لە ساڵی 1960ەکاندا لە هەمان پۆل نین، بەڵام ئەو یەکێکە لەو تەنها کەسانی کە دەتوانین هەموو تەکنیکە مۆدێرنەکانی زانستی شوێنەوارناسی لەسەر بەکار بهێنین بۆ ئەوەی بە تەواوەتی تێبگەین کە ئەو چۆن لەوێ بووە. هەروەها ڕیزبەندی ئەوەی چۆن ئەو کەسانە خراونەتە ئەو شوێنە دیاریکراوە. هەروەها تایبەتمەندیەکانی دیکەش کە لەوانەیە خەڵکی ئەوەی بیستە بێت کە ناشتنی مردووەکان لەگەڵ گوڵدا کە لەوانەیە بەهۆی هەنگەوە ئەو گوڵانەیان ڕێگەکانیان گواسترابێتنەوە ئەو شوێنە، نەک ئەوەی گوڵەکان لەلایەن ئەوانەوە لەوێ دانرابێت. بەڵام ئێستا دەرفەتی نوێمان هەیە کە لێکۆڵینەوە لەوە بکەین کە ئایا ڕووەکەکە دانراوە لەگەڵ ناشتنی ئەو تەرمانەدا لەبەر ئەوەی دۆزینەوەکە زۆر سەرنجڕاکێشە. دکتۆر ئێما، چەند ساڵێک لەمەوە بەر تۆ لە محازەرەیەکدا لە زانکۆی کەیمبریج تا ڕادەیەک گومانت خستۆتە ڕوو لەبارەی ڕێوشوێنی ماتەمینی لەلایەن نیاندەرتاڵەکانەوە لە شانەدەر. ئایا دۆزینەوەکان لەبارەی شانەدەر زێدەوە بەڵگەی نوێی خستۆتە ڕوو کە لەوانەیە بۆ چوونی ئێوەی گۆڕی بێت یان ئەگەری ناشتنی مردووەکان لەگەڵ گوڵدا؟ ئەگەر بە دیاریکراوی قسە بکەین، ئایا هیچ بەڵگەیەکی نوێ دەرکەوتون یا گەیشتونەتە دەرەنجامێکی نوێ لەبارەی بیر و باوەڕی نیاندەرتاڵەکان یا کلتوریان؟ لەبارەی گوڵ لە کاتی ناشتندا ئەو بەڵگانەی لە بەردەست ئێمەدا نیشانی دەدەن کە لە ڕاستیدا ڕەگی گوڵەکان لەلایەن هەنگەکانەوە بۆ شوێنێکی دیاریکراو هێنراون کە چوونەتە ژێر زەویەوە، نەک ئەوەی کە گوڵەکان بە شێوەیەکی مەبەستدار لەوێ دانرابن. بەڵام ئێمە بەڵگەی نوێمان دەستکەوتووە کە شانەدەر زێت بە مەبەست نێژراوە کە ئەوەش بەدی دەکەین ئەو شوێنەی تێیدا نێژراوە ناوچەیەکی دیاریکراوە کە پێشتر ئاوی پێدا ڕۆیشتووە، بەڵام بە مەبەست هەڵکۆڵدراوە بۆ ئەوەی فراوانتر بکرێت، جێگەی تەرمەکەی تێدا بکرێتەوە و دواتر داپۆشراوە. یەکێک لەو شتانەی دیکە کە بەردەوامین لە لێکۆڵینەوە لەبارەیەوە، ئێمە پارچەی بچووکی دار و هەروەها هەندێک ڕەگی ڕووەک لە دەوروبەری ئێسکە پەیکەرەکەیە. ئەوەی دەمانەوێت ئێستا تێی بگەین ئەوەیە کە بە دیاریکراوی شوێنی نێژرانی ناوازەیە کە لەوانەیە ڕووەک بەکارهێنرا بێت مەرج نییە کە گوڵ بێت، بەڵام دەکرێت بۆ پاراستنی ئەو لاشەیە بوو بێت کاتێک نێژراوە. بۆ ئەنجامدانیشی دەبێت زۆر بە دیاریکراوی کار بکەین، دەبێت تێژینەوە لە ڕەگەکان و پارچە درەختەکان لە دەوروبەری لاشەکە و بەراوردکردنیشان لەگەڵ بەشەکانی دیکە ئێشکەوتەکە بکەین بۆ ئەوی بزانین ئایا ئەوە شتێکی جیاواز و ناوازەیە یان ئەوە شتێکی زۆر بڵاو بوو لە ناو ئەشکەوتەکەدا کە لەوانەشە بۆ کاری سروشتی بوو بێت، ئەوەش تاکو ئێستا کاری لەسەر دەکەین.
results from natural processes. So that's something we're still working on at the moment. بەڵێ بەڵام ئایا لەو بڕواە دایت کە مەسەلەی ئەخلاق و هاوسۆزی و ئاگاداربوون لە یەکتر بەر لە ئاین هاتووە یان پێکەوە بەسرانەتەوە؟ It's quite hard to say. I mean, زۆر سەختە باسی بکەیت. ئێمە بەڵگەی باشمان لە بەردەستدایە لە ئەشکەوتی شانەدەر کە تاکەکان ئاگاداری یەکتر بوون کە ئەوەش لە هەڵکۆڵینە سەرەتایەکانیشدا دەرکەوتوون لەلایەن ڕالف سلیک لە ساڵی 1950کان بۆ ساڵی 1960کان کە ئەوەش نیشانەی پرسیاری لەسەر ئەو بیر و باوەڕە زاڵانە دروست کرد لەبارەی نیاندەتاڵەکانەوە لەو کاتەدا هەبوون. شانەدار یەک هەندێک برینی زۆر سەختی هەبووە بەڵام توانیوێتی تاوەکو تەمەنێکی زۆر لە ژیاندا بمێنێتەوە کە ئەوەش ئاماژەیەکە کە ئاگاداری بوون. هەروەها دەتوانین باس لە ناشنەکان بکەین کە لە هەندێک ڕۆ گرنگیدان بووە بە تەرمی مردووەکان کە ئەوان دەستبەرداری ئەو کەسان نەبوون کە گیانی لەدەستداوە بەڵکو هەوڵیان داوە ئەو کەسە بخەنە ژێر زەوی و دواتر دایپۆشن کە ئەوەش ئاماژەیەکی دیکەیە بۆ گرنگی پێدام. لە ڕاستیدا کە ئێمە چەند کەسانێکمان هەیە کە لە یەک شوێنی دیاریکراو دانێژراون بەهمان شو ئاماژەیەکە کە چەند نەریتێکی پێشکەوتوو هەبووە کە چۆن مامەڵە لەگەڵ تەرمی مردوو بکرێت کە ئەوە شتێکی بڵاوە لە کۆمەڵگای نوێدا. ئێمە دەزانین کە هەر کۆمەڵگایەک بە شێوازێکی جیاواز مامەڵە لەگەڵ مردووەکان دەکات. زۆر سەختە کە بڵین دەتوانین ئەوە پەیوەست بکەینەوە بە ئاینە زۆر دێرینەکانەوە بەڵام ئێمە دەتوانین و بەڵگانە ببینین کاوان شتێکیان لە تەرمەکان کردووە. هەروەها شێوازێکی دووبارەی مامەڵە هەیە کە جۆرێک لە نەریتی کولتوری هەبێت کە چی دەکەیت و تەرمەکە لەکوێ دەشاریتەوە. ئیتر لە شوێنێکی دیاریکراودا لە ئەشکەوتی شانەدەر تەرمەکان هەن بەڵام لە ڕاستیدا مەبەستی ئەو کەسانەی ئەو کارەیان کردووە چیا زۆر سەختە بزانین. بەڵام ئایا ئەوە سەرەتای دەرکەوتنی ئاینە یان نا؟ ئەوە پرسیارێکی زۆر قورسە. لەبارەی وەرگرتنی نمونەی جینات لە شانەدەر پێم وایە پێشتر هەوڵ هەبوون بۆ ئەوەی DNA لە ئەستی قاچی یەکێک لە شانەدەرەکان وەربگیرێت. ئایا هیچ پێشکەوتن و پێشهاتێکی نوێ لەبارەی ئەو توێژینەوانەوە هەن؟ بەداخەوە ئێمە لە ڕووی وەرگرتنی DNA نیاندەتاڵەکانی شانەدەرەوە نەمانتوانیوە تا ئێستا هیچ DNAیەک وەربگرین بەڵام ڕاست دەکەیت ئێمە هەوڵمان داوە کە DNA لە قاچی شانەدەری 5 وەربگرین. هەروەها هەوڵمان داوە کە DNA لە ددانەکانی شانەدەری زێد وەربگرین کە زۆرینەی کات DNA بە شێوەیەکی باش تێیدا دەمێنێتەوە. هەوڵمان داوە لە کە لەسەر لە بەشی پێترۆس وەربگرین کە ئالێرەدایە لە پشتی گوێیە کە زۆر چڕکە دەکرێت DNA پێویستی تێدا بێت. هەروەها ئێمە هەوڵمان داوە کە لە ئێسکە پەیکەر وەری بگرین بەڵام بەداخەوە هیچ سەرکەوتنێکمان بەدەست نەهێناوە. تەنانەت لەگەڵ بوونی ئەو تەکنیکە پێشکەوتوانەی لە ئێستادا لە بەردەستماندایە پێم وایە تەنها لەبەر ئەوەیە کە لە ناو نیاندەتاڵەکانی ناوچەکانی باشووردا بارودۆخی ژنگەیان ئەوەندە باش نەبووە کە بتوانن DNAیان بپارێزن. کاتێک DNA لە نیاندەتاڵەکان وەردەگرین بە شێوەیەکی گشتی لەو ناوچانەدا کە ژنگەیەکی سارتریان هەیە کە یارمەتیدەرە بۆ مانەوەی DNAیەکەیان بە شێوەیەکی باشتر. بۆیە بەداخەوە ئێمە لەو بارەیەوە سەرکەوتوون نەبووین بەڵام دەکرێت لە داهاتوودا هەوڵی دیکەیان لەگەڵدا بدەین. پێم وایە پاشماوەی شانەدەر 4 و 5 لە ئێستادا لە بەغدان. ئایا دەرفەتی ئەوەتان هەبووە کە هەمانگی بکەن لەگەڵ حکوومەتی عێراقدا لەبارەی ئەو پاشماوانەوە؟ بەڵێ ئێمە لە پەیوەندیداین لەگەڵیاندا بە تایبەت مۆزەخانەکەیان ڕەزامەندی ئەوەشمان وەرگرتووە بچین توێژینەوەیان لەسەر بکەین بەڵام ئێمە دەرفەتی ئەومان نەبووە کە تا ئێستا بچینە بەغداد بەڵام ئەوە شتێکە کە زۆر تامەزرۆین ئەنجامی بدەین و پلانمان هەیە بچین. زۆر باشە. لە داهاتوودا وەکو خۆت باست کرد ئەو پرسیارە وەڵام نەدراوانە چین لەبارەی شانەدەر زێدەوە کە توێژەران بە تایبەت تۆ و هاوڕێ توێژەرەکانت تەرکیزی لەسەر دەکەن. ئەو پرسیارە گەورانەی لەبارەی شانەدەر زێدەوە هەمانە ئەوانن کە شێوەی ژیانیان چۆن بووە
شتانێکی وەکو ئەوەی خواردنیان چۆن بووە کە دەتوانین توێژینەوەکە لە ڕێگەی لێکۆڵینەوە لە ئایزۆتۆپ بکەین کە چەند جۆری مادەی کیمیایی هەیە بۆ نمونە کاربۆن و نایترۆژین کە لە ناو ددانەکانیاندا هەیە. هەروەها دەتوانین لە ڕێگەی توێژینەوە لەو توێژەی لەسەر ددانەکانیان دروست بووە کە بۆ نمونە لە ئێستادا دکتۆری ددان لە ددانەکانمانی پاک دەکاتەوە کە هەندێک خواردنی تێدا دەمێنێتەوە و DNA ئەو شتانەی کە خواردویانە شتانێکی لەو شێوەیە کە دەکرێت وردەکاری زیاترمان پێ بدات لەبارەی جۆری ئەو خواردنەی کە خواردوێتی. هەروەها سەرنج دەخەینە سەر مامەڵەکردنی ئەو شتانەی کە بە شێوەیەکی بەردەوام ئەنجامیان داوە کە ئەوەش لە ڕێگەی توێژینەوە لە ئێسکەکانی بۆمان دەردەکەوێت، هەروەها لە ڕێگەی توێژینەوە لە ددانەکانی و چۆن خراپ بوون، چونکە داخورانی زۆر بچووک لە ددانەکانیان دەبینیت بەوەدا بۆ دەردەکەوێت کە چی کردووە. هیوادارین هەندێک ئاماژەمان دەست بکەوێت لەبارەی ئەوەی لەکوێوە هاتووە کە ئایا لەو ناوچەیە لەدایک بووە لە ئاشکەوتی شانەدەر یان لە ناوچەیەکی دیکەوە هاتووە. هەروەها دووبارە ئەوە لە ڕێگەی توێژینەوە لە پێکهاتە کیمیایەکانەوە ئەنجام دەدەین لەسەر ددانەکانی لەبەر ئەوەی پرسیاری زۆر هەیە. شتێکی دیکە کە گرنگە و هەوڵ دەدەین لەو بارودۆخە تێبگەین کە تێیدا نێژراوە. هەروەها ئەو پەیوەندیەکانی چۆن بوون، پاشماوەکانی دیکەی پەیوەندیان چۆن بوون، ئایا ئەو لە هەمان ئەو گروپەیە کە لە ساڵانی 1960ەکاندا دۆزراونەوە دەتوانین بڵین ئەوە بەشێکە لەوانەی لەو کاتەدا دۆزراونەتەوە. هەروەها مێژوو یان ڕیزبەندی ناشتنی کەی بووە، ئایا ئەو یەکەم جار نێژراوە یان دواتر نێژراوە. هەروەها ئەوەش چیمان پێ دەڵێت کە ئایا بۆچی نیاندەتاڵەکان یەک شوێنیان بەکارهێناوە بۆ ناشتنی مردووەکانیان. Who was buried later, and what does that tell us about how Neanderthals were using this one spot to deposit their dead? پرسیاری زۆر هەیە کە هەمویان سەرنجڕاکێشن توێژینەوەیان لەبارەوە بکرێت. بەڵێ ئیشێکی زۆرتان لە بەردەمدایە. پێمان وایە کە خەڵکی کوردستان تامەزرۆیە زانیاری زیاتر بزانێت لەبارەی پلانی ئێوە بۆ جێڕانەوەی شانەدەرزێت بۆ کوردستان. نازانم ئەگەر پلانێکی لەو شەوێ بوونی هەبێت، ئەگەر بتوانین لەو بارەیەوە زانیاری زیاتر یان هەر شتێکی دیکە هەبێت بۆمان باس بکەیت. بەڵێ لە کۆتاییدا پاشماوەکان دەگەڕێنرێنەوە بۆ کوردستان. لە ئێستادا بەخواست هێناومانە بەهۆی هاوکاری و پشتیوانی زۆری بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و بەڕێوەبەرایەتی شوێنەوار لە سۆران. ئێمە زۆر سوپاسیان دەکەین بۆ ئەوەی زیاتر توێژینەوە ئەنجام بدەین، هەروەها بۆ ئەوی ئامادەیان بکەین بۆ داهاتوو بە شێوەیە کە بتوانن بۆ ساڵانێکی زۆر خۆڕاگر بن و توێژینەوەیان لەسەر بکرێت و بۆ چەندان ساڵی دیکە. من بە تەواوەتی دڵنیان نیم کە کەی دەتوانین بیانگێڕینەوە پلانەکە بۆ گێڕانەوەیان چۆنە، بەڵام بە دڵنیاییەوە لە کۆتاییدا هەر ئەوە ئەنجام دەدرێت دەگەڕێنرێنەوە بۆ کوردستان بۆ نیشتیمانەکەیان. ئەکرێت باسی گرنگی ناشتنی کۆرپەکانمان بۆ بکەیت کە لە ئاشکەوتی شانەدەر دۆزراونەتەوە؟ پێت وایە هۆکاری مەرگی ئەو کۆرپانە چی بووە؟ ئێمە بەلایەنی کەمەوە 2 کۆرپا یان لەوانەیە 3 کۆرپەمان هەبێت لە شانەدەر. یەکێکیان دەکەوێتە هەمان گروپی شانەدەر چوار و زێدەوە، یەکێکی دیکەیان دەگەڕێتەوە بۆ هەمان سەردەم، بەڵام هەندێک دوورترە. هەروەها هەندێک ئێسکی کەسێکی دیکە هەیە کە هەموو ئەوانە زۆر بچووک بوون. لە ڕاستیدا زۆر قورسە تەنها لە ئێسکە پەیکەرەوە بزانیت کە بۆچی گیانیان لەدەستداوە، بەڵام ئەوانە تەمەنیان کەمتر لە 2 ساڵ بووە کە دەزانین ئەو تەمەنا منداڵ زۆر تێیدا لاوازە. بە خۆشحاڵیەوە لەم سەردەمەدا بۆ شێوەیە گیان لەدەستانی منداڵان و کۆرپەکان بوونی نەماوە بەراورد بەوەی لەو کاتەدا بوونی هەبووە. ئەو کاتە کۆرپەکان زۆر لاواز بوون بەرامبەر بە نەخۆشیەکان و ناساخی و هەروەها نەخۆشی و کێشەی گەدە و کۆندامی هەر زۆر بڵاو بۆ لەو تەمەنادا کە دەکرێت کوشندە بێت. لەبەر ئەوە ئێمە بە دیاریکراوی نازانین کە بۆچی، بەڵام ئەگەر سەرنج بدەین لە کەسانی هاوشێوە لە شێوەی ژیانی هاوشێوەدا لە مێژووی نوێدا دەزانین کە منداڵ لەو تەمەدا زۆر لاوازن و گیان لەدەستدەدەن بەداخەوە. بەڵێ ئەوە جێگەی داخە. هەندێک تیۆرە هەبوون لەبارەی
شوێنەواری کەلتوری بارەدۆستیەکان لە نزیک شانەدەری ژمارە 5 ئایا هیچ زانیارێکی نوێ هەیە لەو بارەیەوە؟ Have there been any recent updates on this? Not yet, although it's actually something that we're تاکو ئێستا نەخێر هەرچەندە ئەوایکە کە لەشتانەی کە لە ئێستادا توێژینەوەی لەبارەوە دەکەین هەندێک لە تیمەکان لاشکەوتی شانەدەرن بۆ هەڵکۆڵینی نوێ کە دەمانەوێت لەوە تێبگەین ئەو پەڕینەوەیە چی بووە لە کۆتاییەکانی چاخیفبەردینی ناوەڕاستەوە کە ئەوەش پێشکەوتنێکە پەیوەستی دەکەین بە نیاردەتاڵەکان و مرۆڤی مۆدێرنەوە و ئەو پەڕینەوەیە بۆ برادۆستیەکان چۆن ڕوویداوە ئایا دەکرێت سەردەمێک هەبوو بێت کە نیاردەتاڵەکان ئەشکەوتەکانیان بەکارهێناوە و تێداماونەتەوە هاوشێوەی مرۆڤەکان کە ئێمە پێمان وایە کە مرۆڤەکان برادۆستیەکانیان دروست کردووە یان گۆڕانکاریەکی ڕوون بوونی هەیە کە سەرەتا نیاردەتاڵەکان هاتوون و دواتر لە ناوچوون و دوای ئەوە مرۆڤی مۆدێرن پەیدا بووە کە کللتوری برادۆستی هێناوەتە کایەوە لە ئێستادا ئێمە کار لەسەر ئەوە دەکەین بۆ ئەوەی زیاتر تێبگەین کە چۆن ئەوە ڕوویداوە. actually working on at the moment because we need to understand more about how that happened. کەواتە تاوەکو ئێستا ئێوە پرسیارتان هەیە و توێژینەوە دەکەن لەبارەی پەیوەندی نێوان مرۆڤی مۆدێرن و نیاندەرتاڵەکانەوە کە لە شانەدەر ژیاون. Also Neanderthals that were living in Canada, right? Yes, absolutely, and really. بەڵێ زۆر بە دڵنیاییەوە ئەوە پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشە. ئێمە لە ناوچەکانی دیکەی جیهانەوە ئەوە دەزانین بۆ نمونە لە فەڕەنسا نمونەی زۆر سەرنجڕاکێشی گۆڕانکاری مامەڵی نیاردەتاڵەکان بۆ مرۆڤ بوونی هەیە بەڵام لە زۆرێک لە ناوچەکانی دیکە نیاردەتاڵەکان ئێمە زۆر لەو گۆڕانکاریە تێن ناگەین هەر بۆیە شیواخوازین لە داهاتوودا لە شاندار دۆزینەوەی نوێ بۆ هەموو لایەک ئاشکرا بکەین کە ئەوە زۆر سەرنجڕاکێشە. ئەگەر باس لە تیۆرەی پەرەسەندن بکەین ئەگەر نیاندەرتاڵەکان توانی بەیان خۆڕاگر بن لەو بارودۆخە سەختانەی کە پێیدا تێپەڕ بوون پێشبینی ئێوە چییە بۆ ئەوەی کە چی ڕۆی دەدا چیان بەسەر دەهات ئەوان چۆن دەگۆڕان یان پەریان دەسەن؟ Like how they would change or evolve. Yeah, I mean, this is a really good question. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر باشە بە شێوەیە کە زۆر سەختە بتوانم وەڵام بدەمەوە ئەوە شتێکە کە لە ئێستادا گفتوگۆی ئێمەی ئەکادیمیەکانە ئەوەش لەبارەی لە ناوچوونی ئەوانەوە کە نزیکەی 40,000 ساڵ لەمەوبەر بووە ئێمە بەڕاستی لەوە تێن ناگەین کە چۆن ئەوە ڕوویداوە چیان بەسەر هاتووە هەندێک دەڵێن کە بە شێوەیەک لە شێوەکان ئەوان خۆڕاگر بوون و ماونەتەوە هەر بۆیەش زۆربەی خەڵکی جیهان بڕێکی زۆر کەم لە DNA نیاردەتاڵەکان لە لەشیدا هەیە دەبێت چیان بەسەر هات بێت و ئایا خۆڕاگر بوون ئەوە نازانین ئێمە توێژینەوە دەکەین لە جۆری ئەو گۆڕانکاریە بەردەوامانەی لە ماوەی بوونیاندا هەبوون کاتێک ورتر دەبینەوە لەو کاتانەی کا لە ناوچوون ئەوە دەبینین کە لە کۆتاییەکانی لە ناوچوونیاندا گۆڕانکاری لە ئێسکەپەیکەر و تەنانەت DNA-یاندا ڕوویداوە ئەوەش وای کردووە کە زۆر لاواز بن کە گروپەکانیان بچووک بوونەتەوە هەروەها هۆچەخستنەوەیان لە کەسە نزیکەکانی خۆیان کە پێکەوە منداڵیان بووە ئەوەش وای کردووە کە ئەوان بەرەو لە ناوچوون بچن هەر بۆیەش پرسیاری زۆر هەیە کە ئایا تەنها یەک هۆکار هەبووە بۆ ئەوەی ئەوان بەرەو لە ناوچوون بچن یان گۆڕانکاریەکان بەهۆی ڕکابەری مرۆڤی مۆدێرنەوە بووە کە ئەوەش یەکێکی دیکەیە لەو ئەگەرانەی وای کردووە ئەوان بەو لاوازیە لەناو بچن. لە کۆتاییدا دکتۆر ئێنما دەتەوێت چی دیکە باس بکەیت لەبارەی کوردستان خەڵکی کوردستان حەز دەکەیت چیان پێ بڵێیت هەن بەو مناسبەیەوە فێری کوردی بوویت؟ Only a few words of Kurdish, sadly. تەنها چەند وشەیەکی کەم دەزانم بەداخەوە شتێکی کەم بۆ نمونە بڵێ ئەو جۆرە شتانە بەڵام لەبارەی خودی کوردستانەوە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە ئێمە بە خۆشحاڵیەوە دەمانەوێت هەموو ساڵێک سەردانی بکەین خەڵکەکەی زۆر بەسۆزن هەروەها زۆر میوان دۆستن ئەوە شتێکە کە ئێمە زۆر بەڕوونی دەیبینین ئێمە هەموو تیمەکەم خودی شوێنەکەمان خۆش دەبێت شوێنێکی زۆر جوانە ناوچەیەکی زۆر جوانی جیهانە
هەمیشە دڵخۆشم کە سەردانی شانەدەر بکەم کە زۆر سەرسامکەرە لەبارەی دواهەمین ئەزموونی خۆمەوە دەمەوێت ئەوە بە خەڵکی بڵێم کە ئەو ناوچەیە چەند شوێنێکی زۆر جوانە لە جیهاندا، هەروەها خەڵکەکەی چەند خۆشەویست و مای دڵخۆشین. ئێمە لە ڕاستیدا زۆر دڵخۆشین بە دەرفەتی کارکردنمان لە کوردستان. ئەشکەوتی شانەدەر ناوچەیەکی زۆر گرنگی شوێنەواریە. ئەوە شانازێکی زۆر گەورەیە کە لەوێ کار بکەین و هەروەها کار لەگەڵ بەڕێوەبەراتەکانی گەشت و گوزار بکەین لە کوردستان. ئەوە زۆر سەرنجڕاکێشە و ئێمە هەمیشە دڵخۆشین کە دەچینەوە بۆ کارکردنی مەیدانی بۆ هەڵکەندنی نوێ. زۆر سپاس بۆ وتە جوانەکانت. پێم وایە ئێمە شانازی ئەومان پێبڕاوە کە زانکۆی کەیمبرج و ئەو زانکۆیانەی هەماهەنگی لەگەڵ ئێوەدا دەکەن ئەم کارە گەورە و گرنگە ئەنجام دەدەن. پێم وایە ئێوە ڕوویەکی دیکەی کوردستان پیشان دەدەن لە دەرەوەی مەسەلەی جەنگ و پێکدادان و ئەو قەیرانەی کە بوونیان هەیە. ئێوە چیرۆکێکی دیکە پیشان دەدەن. زۆر سپاس و زۆر دڵخۆش بووین بۆ ئەم گفتوگۆیە. سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی. سپاس بۆ ئەو دەرفەتە. دڵخۆشم هەمیشە باسی شانەدەر و کوردستان بکەم. ئەوە ئەو شوێنەیە کە ئێمە خۆشمان دەوێ. سپاس بۆ ئەو دەرفەتە. بینەرانی بەڕێز لێرەدا کۆتاییمان هێنا بە دیدارەکە. هیوادارین بەشێکی زۆر لەو پرسیارانەی کە لای ئێوە دروست بووە وەڵاممان دابێتەوە. سپاس بۆ بینەربوونتان.